ئەوانەی دەوڵەت بە هیچ ناگرن، بە مەردی تڕی دنیا دەبڕن. وابزانە هەزار فەردە تووتنت بوو، ئاوڕدایەوە ئاگری تێبەر بوو. هەر تووتن نییە ئەو کڵ و کۆیە، دوو بەشی قرچەی ناوجەرگی تۆیە. ئەگەر دەڕەزەڵ هیچت نەبوایە، ئەتگوت بە نەبوون هیچم لێ نایە. بەڵام تۆ پارەی بەغداد لەسەر بێ، لێرەش تووتنەکەت ئاگری تێبەر بێ. ئینجا بڕوانە ئاگری دەڕوونت، ڕەنج بە خەساری و دەردی نەبوونت. دوژمنیش دەڵێ دەبڕۆ گۆڕت بێ، کە بڕوا بۆچی ماڵی زۆرت بێ. من سەربەستە ژیم ڕەند و قەلەندەر، سەودای مەبعوسیم بۆ چکەوێتە سەر. ئەویش چەند ڕۆژێ سەهرە و سەیارە، بە فسقی بەغداد لە دوور لێ دیارە. تووتن سوتان و وەرگەڕان یەکە، حەز لە حەمامی زەواجل مەکە. کە بۆ کەوتن بێ بڵندبوونەوە، مەفڕە بە هەوای بەرزی یەکشەوە.